سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی چاوپێکەوتن لەگەڵتان شاد دەبینەوە. چاوپێکەوتنی ئەم جارەشمان لەگەڵ بەڕێز دکتۆر ئاشتی هەورامیە وەزیری سامانە سروشتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان. دکتۆر زۆر بەخێرهاتنت دەکەم. سەرەتا مەوێت لە کۆمەڵێک وتە و قسەکان و لێدوانەکانی حسێن شەهرستانی لەگەڵت دەست پێ بکەم. ئەو باس لەوە دەکات کە ئەمریکیەکان بە ئەقمار سناعی بە مانگە دەستکردەکان وێنەی بە قاچاقبردنی نەوتیان داوەتە بەغدا کە لە هەرێمی کوردستانەوە بە قاچاق دەچێت. زۆر سپاس. وەڵاوە پێمان سەیرە، چونکە ئێمە ئەمریکیەکان هەموو هەفتە یان بینین کۆبوونەی خۆمان هەیە لەگەڵیانە، یان لێرە بە شەفافیت سەری پرۆسەی ئێمە ئەکەن کە چۆن تجارە دەکرێت بە مشتەقاتی نەوت، چۆن مشتەقات دەکردن یان مشتەقات دەفرۆشین. بەشدارە بن لە مزایدە و مناقەسەکە خۆیان. مندوبی خۆیان لە سەفارەیە هەموو هەفتەیە دانیشێ لەگەڵمان بە میێوانداری بەبێ حدود، یانێ خۆی ێسە وای بەسەر هاتووە هەریە خۆی دانیشێ. باش، ئەمە پرۆسەیەکی شەفافمان هەیە، مستەمسەکی خۆمان داوە بۆوان، ئەزانن چۆن تجارە دەکرێت. پێمان سەیرە ئەگەر شتێ هەبێ کە ئەوان ناگەدان لەگەڵ ئێمە باسی ناکەن. ئەوە ڕاست نییە، جا لەبەرەوە دروست کراوە بڕوا ناکەم بە هیچ ئەسڵ ئەساسی نییە. ئەگەر مستەمسەکێکیان هەیە کە تجارەتی ئەکرێت کە شەرعی نییە بیان لەگەڵمان باسی کەن. ئەی ئێرانیەکان باس لەوە دەکەن کە ئێرانیەکانیش حەجمی هەناردەکردنی نەوتیان لە هەرێمی کوردستانەوە بە خاکی ئێرانە داوەتە بەغدا، ئەمەیان چییە؟ ئەوەش عینی ملاحەزەم هەیە. ئێمە یەکەم سوپاسی ئێرانیەکانەکەی ڕێگادەن بۆ تجارەتی نەوتەوە، یعنی مشتەقاتی نەوت، چونکە پێویستمان بەوە هەیە بۆ هاوڵاتیان. ئەوە دەرگایەکە بۆ ئێمە کراوەتەوە، هیوادارین کە بەردەوام بێ. ئێمە هیچمان نەشاریوەتەوە ئەوەی لە کوردستان دروست دەکرێت بە عەلەنی حکوومەتێکە، قاچاقچی نییە، حکوومەت قاچاقچی ناکە، حکوومەت بە عەلەنی تجارە دەکات بە موافقەتی مەجلیسی نەوت و ئازم ڕێز وزەرا هەموو موافقین کە چی ئەکڕین لە دەرەوە و چی ئەفرۆشین بۆ دەرەوە. مە قاچاقچی نییە، سیاسەتی حکوومەتە. اینجا ئەوەی کە قاچاقچی بەڕاستی ئەوەی کە لە بەغاوەیەت، ئەوەی کە لە بێجیەوەیەت، یە بە قاچاقی لە ئێمە ئەیبرن لە بازاری ڕەشەی فرۆشن ئەیبرن دەرەوە، با ئەوە ببرن اینجا بیان باسی قاچاقچیکەن لەگەڵ. ئەمەی کە حکوومەتی هەرێم ئەڵی بازرگانیە یاخود ئەمە چۆنە؟ سیستەمەکە پرۆسەکە چۆنە؟ سیستەمەکە زۆر ئاسانە. ئێمە هەرێمی کوردستان پێویستمان بە مشتەقاتی نەوتەیە، بڵێن نەوتی سپیە، بنزینە، گازوایلە، بە محەتاتی کارەبا و هەروە بۆ هاوڵاتیانیش. عێراق تقریبا 600 تا 700 هزار بەرمیل نەوت تەصفیەکە ڕۆژانە، 15 هزار بەرمیل بۆ ئێمە ئەنێرێ. تقریبا 30 بوو، ئەوشی بڕیەوە بە 15 هزار بەرمیل. 15 هزار مقابل 700 من ئەبێ 140 هزار بەرمیلم بۆ بێت. حەقی خۆمانە کە ئێمە لێرەش پاڵاوێ بکەین کە مشتەقات دروست بکەین یاوەکو لە دەرەوە بیهێنین بۆ ئەوەی معادلەکە تێک نەچێت لەگەڵ ئەوەی کە بەغا ئەینێ. خەتای خۆیان ئەگەر حسەی خۆمان بە شەرعێت بۆ مەبنێر ئەو ئیشە نەبوو. بەڵام هەموو جارە بە هەڕەشە ئەیبرن وەکو حساری اقتصادی لەسەر کوردستان دەکەن، وەک لە ئیشەکەن کە ئێمە چین خۆمان لێرە مەسفاکەن یاوەکو لە دەرەوە مشتەقات دەهێنین بۆ ئێرە. حەقی خۆمانە ئێمە لەوە واز ناهێنین، بەردەوامین. بەڵام بێمەوە سەر تجارەتی نەوتی خاومان نەکردووە. ئەوەی کە کراوە لە ڕێگای سۆماوە چوە بۆ دەرەوە، ئەوان پارەکەیان وەرگرتووە، خۆیان پارەکەی خزینەی عێراقی نەوتەکەی فرۆشتووە، پارەکەی وەرگرتووە. نەوتی خاو تا ئێستا نەچوەتە دەرەوە، نە ڕێگای ئێران لە هیچ ڕێگایەکی ترەوە، چونکە سیاسەتی حکوومەت وا بووە. معنای نییە حەقمان نییە بیکەین یان نایکەین. ئێمە ئێستا بڕیارێکمان داوە ئەگەر حکوومەتی فێدراڵ بەردەوام بێ مشتەقاتی کوردستان کە خەدەغەی کردو ببرە، ئێمە مەجبورین نەوتی خاو بنێرینە دەرەوە، لە دەرەوە تەصفیە بکەین، مشتەقەکان بێنیەوە بۆ هەرێمی کوردستان، ئەنێرین لە ڕێگای ئێرانەوە، تورکیا و هەر ڕێگایەکرا بێتەوە بۆ ئێمە ئەیکەین. ئەمە عەلەنی ئێڵێن ئێمە کە دەستیشمان پێکرد ئێعلانی ئەکەین بە هەموو کەسێکی ژەڵێنەوە. باشە دکتۆر، ئەی مبەرر چییە بۆ بوونی ئەم هەموو تانکەرە نەوتە لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان؟ ئەمە هەمووی هی بەغدا و ئەوانی باشوورە دێن یاخود هەرێمی کوردستانیش پاشماوی نەوتەنێتە کە نەوت نییە مشتەقاتە، لا ئێمە مشتەقاتە. من با پرۆسەکەت بۆ باسکەم کە نەوتی ئینتاجەکەین کە ناچێتە دەرەوە لە بوریەوە کە سۆمە وەریەگرێ، ئەچێتە پاڵاوگەکانی کوردستان. دوو پاڵاوگای ڕئیسی هەیە لە بازیان و لە کەلک، نەختێ بچووکیش هەیە، ئەوانی جاروبار بەکارێنن، نەک بەردەوام بەڵام جاروبار بەکارێن.
ئەو نەوتی خاو ئەچێتە پاڵاوەکان ئەبێ بە مشتەقات بنزینە نەوتی سپیە گازوایە لە نەوتی ڕەشە مشتەقی تر هەیە پێڵێن نەفتە ئەم مشتەقانە لە هەرێم هەمووی بازاری نییە نەوتی ڕەش ئەیدێن بە معاملەکان کە 2010 حکوومەتی فدرال حسەکەی بڕی لەوان بەشێکی ئەمێنێتەوە تجارەتی پێەکەن نەفتە بازاری نییە تجارەتی پێکەن بەڵام بنزین و گازواید و نەوتی سپی ئەوە لێرە بەکاریە لە تەوزیع بێ بۆ محافەزەکانی ئەوە کێشێ بۆ دامی کارەبا ئەوەی کە ئەمێنێتەوە کە ئیزافیە بازار نییە لە کوردستانیا لە عێراق پێڵێن نەفتە و بەشێ لە نەوتە ڕەشەکە کە بەکار نایێنێ لێرە کە نایدێ بە معامل ئەوە بەعەلەنی ئێمە مزایدە ئەەکەین لە وەزارەت مانگانەیە تقریبا 2 هەفتە جارێ 3 هەفتە جارێ ئەو کەمیە بەو حدودە مقاولە ئەیباتەوە کە دانیشتون بە مزایدە دەست بەرز دەکەنەوەی پارەی باشترەدا ئەیبات وسولاتی بۆەکەین عقدی بۆەکەین ئەو عقدە ئەبێت لە حدود پیشاندا ئەگینا بۆی نییە هیچ تانکەرێ باتە دەرەوە و ئەو کەمیەش مەحدودە ئەبێ بە مژەوی ئەو کەمیە بچێتە دەرەوە بێتەوە کە مشتەقات دەکڕین ئەو مشتەقاتە کە لە کوردستان نین وەکو با بڵێن گازوایل کە پێویستمانە بۆ محەتاتی کارەبا ئەویش بە عینی ئەمەلەیەکەن بەڵام بە مناقەشەیە ئەوەی کە سعری کەمترمان نەداتێ ئەو مقاولە بەکارین ئەویش لەو لاوە لە ڕێگای ئێرانەوە لە وڵاتانی دوورەوە گازوایل ئەکڕێ ئەهێنێتە کوردستان ئەچێتە محەتاتی کارەبا ئەو تانکەرانە ئەیان بینی ئەوەی کە علاقەی بە کوردستانە بەو شەرعیە ئیشەکە هیچ هینیتیانەیە کە شاراوە بێ یا تجارە دەکەن بە قاچاقچیشتیوان یا حکوومەت بە عەلەنی ئیشەکە ئەوە ئیشی خۆیەتی بەڵام ئایا ئەوەی کە چێتە دەرەوە زۆرتر لەوە بەڵێ لەوانەیە زۆرتر بێ لەکوێوەیەت لە بێجیەوە لە بەغاوەیەت ئەوان پێم وتێ تقریبا 600 هزار بەرمیل تەصفیە ئەکەن ڕۆژانە باشە چۆن تەوزیعەکەن کوا خۆ $1 ناچێتە خەزینەی وەزارەتی مالیەوە بێ بەداهات ئەم پارەیە لە ڕێگای وەزارەتی با بڵێن نەوتەوە و شەریکاتی وەزارەتی نەوت ئەمێنێتەوە لە سیستەمەکە ئەچێ بۆ محافەزات و مەعامل نایەتە کوردستان ئەوان کە بەکاری نایەن ئەخێنەوە بازاری ڕەش لە بازاری ڕەش کە پڕە بێ یەت کە بچێتە دەرەوە سیعرەکەی بێ بە 2 قات 3 قات ئەوە مۆڵەتی بەبێ مۆڵەت دەرەچێ لە مەمەرەکانی حدودی با بڵێن عێراق ئێران ممراتی ترەوە با کۆنتترۆل لەسەرەوە بکەن پێشەوە بنگلەی لەسەر ئێمە بکەن ئەی بۆ ئێوە دکتۆر بۆچی ئێوە ڕێگری لەو تانکارانە ناکەن بۆ ئەوەی کە ئەوە کێشەکە بۆ هەرێمی کوردستان نەبێ با لە سنوورەکانی خۆیانەوە دەرباز شوێنی خۆیەتی من وەزیری سامان شوێستەکانم وەزیری داخلی نیم پۆلیس نیم ئاسایش نیم حدود نیم گەمارێک نیم ئەتوانی و پرسیارانە بکەیت بەڵام مشکلە ئەوەیە تۆ ئەم تانکەرانیە وەرەقەیەکی مزەوەرت بۆ ێنێ و دەرەچێت چی لە یەکەی من وەختی خۆی لەگەڵ دکتۆر بەرهام چوون بۆ بەغای تقریبا ساڵی ڕابردوو بوو چوون بۆ لای من خۆم چوون بۆ لای وەزیری نەوت مەوزوعی قاچاقچی ئەومان کردەوە وتم هاوکاریمان کە ئەوە ببرن لای خۆتانەوە هەتاوەکو ئەمە نەمێنێ و ئالەتێکم بۆ پیشاندا کە چۆن بکرێ کە سعری مەدعوم لابە هەتا بازار ڕەشەکە نەمێنێ بە نوعی تەرتیبی بکەین کە ئەوەی کە ئەیکڕێ پێویستی پێێتی ئەگینا ناچێت تجارتی پێ بکە وتی ئەمان کوژن ئەمە کەلیمەی من برادرانم لەگەڵ بوو کەلیمەی خۆی ئەگەر وا بکەی ئەمان وا بکەین ئەمان کوژن باشە کێت کوژێ ئەو اعترافەکە خۆ قاچاشیەکە باشە من لەو کۆبوونەوە تەواو بووم چوون بۆ لای ڕێوزەرە کاک بەرهەم لەگەڵا بوو مەوزوعی قاچاشی کرایەوە دووبارە وتم جەنابی ڕێوزەرا من اقتراحیم کرد بە وەزیری نەوت دووبارە یەکەمەوە لێرە بەم شوێ وتی ئادەم و وەختە ئێ باشە هذا وەختە لێش يعني معناه ئێمە ئاگادارین بەڵام مەساڵحی تیایە وازی لێ بدەنە ئێ باشە ئەو لای خۆیانە ئەو قاچاقیەکە ئەو تجارەتەکە ئەو نەوتەکە ئەو فەوتێنێ حسای ئێمە نانێرە گلەیەکەش لەسەر ئێمەیە با بچێ ئەوانە عیلاجکە ئەنجا بێگلەی لە ئێمە بکەن بەڵێ باشە حکوومەتی بەغدا دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان زەرەری زیاد لە 6 ملیار دۆلاری لە عێراقداوە بەهۆی فرۆشتنی نەوت لە بە سعرێک کە کەمترە لە سعری جیهانی نەوت ئێمە ئەو جەداولمان نادۆ بەغا بۆ $100
ئەوەی ئینتاجمان کردووە بە شەفافیت ئەوەی کە چوە بۆ دەرەوە لە ڕێگای سۆمەوە دامان ناوە ئەوەی لە مەسفاکانی کوردستان تەسفێکراوە یا بچووکەکان یا گەورەکان دامان پیشانمانداوە هیچ نەوتمان نەفرۆشتووە بۆ دەرەوە بە هەرزان یا بەگران تەسفیەمان کردووە حەقی خۆمانە من حەقی خۆمانە سەدا 20 تەسفێ بکەین لە کوردستان بەکاری بێنی هەر وەکو ئەو 700,000 بەکارێنێ گەر 700,000کە نەکبی دەرەبێ بە 700,000 $100 بۆ بەرمیرێ سەدا حەبەی ئێمە وانە ئەو پارەکەم بۆ نێرە نەمەشتەکان بۆ ئێمەش حەقی خۆمانە نەوتی خاو وەکو ئەو تەسەڕوفی پێکە ئێمەش تەسەڕفی بۆ بکەین ئەومان کردو ڕاستە بەڵام ئەو کەمیە نییە ئەو خەسارەتنی حەقی خۆمانە مافی خۆمانە کە نەوت بەکاربێنین نەوتی خاو بەکاربێنین هەر بە عینی ئالیات کە ئەو بەکاری هێنێ ئێمە چون بۆ کۆبوونەوەیکی تازان تقریبان چەند مانگ ڕابردوو داوامان لێکردن وتمان با دانیشین بە شەفافیت ئەمە حەلکەین چەند تەسفیەکەی ئێمە سەدا حەڤە تەسفیەکەی لەوە زیاتر ناکەین ئەگەر یە بەرمیل زیاترمان سعری بازار حسابی کرد سەرمان ئێمە هێشتا لەم مەرحەلە لە سەدا حەڤە کەمترین حەقی ئێمە سەدا 25 زانی چۆن بۆ چکە مەناطقی جەبەلیمان هەیە شاخاوی زەحمەتە بنیە تحتیمان نییە کە ئەو هەیەی مەسوای گەورەمان نییە کە ئەو هەیەی طبعاً ئەو بنیە تحتی و مەسوای گەوران لەسەر حسابی ئێمە کراوە ئێمە بەشێکین لەم وڵاتە من بۆ ئێمە کولفەکەی زۆرترە لەبەرەوە ئێمە پێویستمان بە تقریباً 22 تا 25 هەیە کە ئەو بەکارێن ئەگەر 700,000 بەکاربێنی 150,000 پێویستە ئێ باشە بۆچی 15,000 بۆ ئەنێرێ خۆ بۆ منی نارێ ملکی میلەتەوانە میلەتی کوردستان حەقی خۆی مافی خۆی لە دەستور ئاشکرا کراوە ئێمە مصرین لەسەر ئەو مافۆی لە دەستور دانراوە بەکاری ئێنین وەری ئەگرین و وازی لێ نەهین بەڵێ دکتۆر بس زۆر جار دەوترێت یعنی ئەمە تەفەهوم مەکرێت کە نەوت گرنگە بۆ هەرێمی کوردستان نەوت سەروەتێکی نیشتیمانیە بەڵام پرسیارەکە دایمەن ئەوەیە بۆچی هەرێمی کوردستان هەوڵەدا جیا لە بەغدا کارەکانی خۆی بکات چ زەرێکی هەیە ئەگەر هەرێمی کوردستان تەنسیقێکی هەبێت لە گەڵ بەغدا بۆ جێبەجێکردنی هەموو ئەو مەسەلانەیە و پرسانەی کە پەیوەندی بەنەوتەوە هەیە ئێمە ئامادە بووین دایمەن ئێستاش ئامادەین کە لەگەڵ بەغا دانیشین مشاکلی نەوت حەلکین تجارەتی نەوتە مشتەقاتە عقودە هەرچی هەیە ئێمە دایما ئامادە بووین بەڵام ئامادەبوونی ئێمە لەسەر مافێکی دەستوریە کە دانراوە اتفاقی لەسەر کراوە میلەتی عێراق دەنگی بۆ داوە کوردستان تەسحی بۆ کردووە ئەو چەند فەقەرەیە کە لە دەستورە عێلاقەی بە نەوت و غات و داهاتی نەوت و غازە ئێمە دائیمان ئامادە بوون ئێمە دەستمان کرد بۆ مبادرەی با بڵێن یاسای نەوت و غاز ئێمە مبادرەی تەوزیعی ئائیداتمان بردە بۆ پەرلەمان بۆ هێن بۆ حکوومەتی ئیتحادی دائیمان پیشانمان داوە بەڵام بەداخەوە بۆشی ڕێک ناکەوێ ئەو هەیە سیاسەتێکی مرکزی احتیکاری دانێ هەروەکو ئەوەی کە نظامی پێشەوە هەبوو بەرامبەر ئەوەی کە نظامێکی فێدرالی کە مشتەرەک کە دانراوە لە دەستور ئەو نایەوێ اتفاق بکە شێوەیەکی دەستوری ئەوێ بە احتیکاری بکە ئێمەش خۆ ناتوانن بچین تەسلیمکەین فەرموو با هەمووی بە دەستۆ بێت تۆ بکە و کێ ئەتەوێ پارەکەمان بۆ کێ ئەتەوێ 15,000 بەرمیلم بۆ بنێ بەڵام ئەگلەی یەکەم بەڵام ئەگەر نەرچی بکەم بەڵێ زۆر باسی دەستورە کرێت ینی ئەوەی کە گرنگە لە دەستوری عێراقیدا بە نسبەت نەوت بۆ کورد چییە کامەیە؟ ناوت دوو بەڵگەی گرنگی تایە یەکەڵێ ئەو خۆلی منتەژە بێ ئیدارەی مشتەرەک بێ و بە شەرتێ ئەبێ حکوومەتی فدرال داهاتەکەی مباشر تەوزیعکە حەسەب تعداد السکانی یانی طبعا ئەمە 7 ساڵە 2005 تا ئێستا هێشتا نەیکردووە ئەوێ پارەکە هەمووی خۆی وەریگرێ ڕێگای موازنەوە بەشێکت بۆ ئەنێرێ باهێکەکە احتیکار کراوە کە شێ موازنەکە ئەڵێ $85 مەسەلەن تەخمینیەکە 74 بوو پێشەوە ئەو بە 100 فرۆشێ 105 فرۆشێ 115 فرۆشێ ئێمە پارە ئیزافەکە نبینین و ناشزانین چە نەفرۆشێ ئەڵێ 2 میلیۆنە ئێمە چۆن نەزانین 2 میلیۆنە یەک کوردێ لە شەریکەی سۆمۆدا نەنراوە کە بزانێ سەرپەرشتی بکە ئایا چەند نەوت ئەچێتە دەرەوە ئایا تانکەرێکی ئەڵێ ئەوە نەتەنە ئایا ڕاستە میتەرێن هەیە کە حسابی کردووە کە یەتە سەر تانکەر گلەی لە ئێمە کە من باسی تانکەری گەورەکەم باخێراکەم کە پڕیەکە لە نەوت ئەڵێ هەرەوە نەیە باش عقدەکە چۆن کردووە لەگەڵ کێ کردوتە چۆن فرۆشتوتە کۆ داهاتەکەی ئایا هەموو شێتە دیFI کەس نازانێ وەکو بلاک بۆکسە ئەمە ملەتی کورد میلەتی عێراق هەموو بەشدارە لەوە بەڵام کەس نازانێ ئەم شەریکەیە سەدام خۆی دانا بۆ گیرفانی خۆی وەختی خۆی بۆ احتیکاری پارەکەکە باشە ئێمە
نظامێکی فدرالی تازەمان هەیە دەستورێک تازە هەیە میلەت مەفروڵە بەشدار بێ بۆچی ئەو شەریکەی ماوە بۆچی بە هەر ئەمان ئالیات ئیشەکە وەکو جاران بۆچی پەرلەمان ئاگادار نییە کە چۆن ئیشەکەی ڕوە بۆچی مەجلس وزەرا ئاگادار نییە شەریکەی سۆمۆ بۆچی ئەو احتیکاری کردووە کە کەسی تر بەشدار نییە بۆچی کورد داوا ناکە با نوێنەری من لەوێ بێ بۆ ئێمە لەوێ نین ئەی ڕۆڵی ئەم شەریکەیە چییە ینی ڕۆڵی ئەوەیە هەچی نەوتی عێراق چێتە ئەوەی فرۆشێ کەس نازانێت چۆن ئەیفرۆشێ چۆن عقدەکە بە چۆن پارەکە وەرەگیرێ ئایا هەمووی ئەچێتە یەک حسابی حکوومەتە ئایا بەشێکی ئەچێتە شوێنێکی تر ئەم شتانە زۆر خەلەلی تایە کورد مافی خۆی بۆ ئەوی پەسەندکە ئەبێ بچێ وەرگێ ئەبێ بچێت داوا بکەم من ئەمێ نوێنەری خۆم هەبێ لەو شەریکەیە ئەبێ بەسەراحەت نوێنەری هەموو محافزەکان هەبێ لێوێ بێ ئەمە نەوتی هەموو میلەتی نیمانە ئێمە داوامان کردن جاریان نەداوە احتیکارە بەدەست چەند کەسێکە هەڵیان بژاردون بچۆلەوە ئەو ئیشە بکە کەس نازانێکیان لە مەسەلێکی ترە هەر مەسەلەی هەناردەکردنی نەوت دەوترێت کە ئێوە داوای پترۆ دۆلارتان کردووە لە حکوومەتی ئیتیحادی وتوتانە ڕۆژانە 150,000 بەرمیل نەوت ئەنێرینە دەرەوە بەڵام لە ئەسڵا ئێوە 6 بۆ 7,000 بەرمیل نەوت هەناردە دەکەنە دەرەوە لە ڕێی بۆری نیشتیمانی عێراقی ینی بۆچی ئەو جیاوازیە هەبووە لە نێوان ئەم ڕێژەیەدا 150 ئەوە دەشی پێ کرد لە 75ەوە گەیتە 175 ساڵی ڕابردووەکەی معدەلی ئەو ساڵە تقریبا 110,000 بوو ئەوان ئەڵێن 95 بە ڕسمی بە ئێمان وتوە ئەو جیاوازیە نازانم چیان پێ کردو چونکە ئێمە بە مستەمسەکات هەمانەکە وەریان گرتو لە ئێمە ئەو کە فەوتامیەتی ونی کردووە حسابی بۆ نەکردووە ئەو خەتای خۆیەتی ئەو جیاوازیە لە تەسریحاتە کە ئەڵێ 6 تا 7ەوە هەر ڕاست نییە خۆیان کتابمان هەیە نردویان بۆ ئەڵێ 95 گەش غەڵەتە 110 ئێمەش نەمانوتە 110 زیاتر 150 ئەوە مانگێکە مەسەلەن بەڵام ئێمە 75 دەستمان کرد گەیشتین 175 معدەلی تقریبا ئەو ساڵە 110 بوو ئەوان بە ڕسمی ئەڵێن 95 بەڵام بە ئیعلام وەکو ئەوەی کە جەنابەت باست کرد ئەڵێن 6 تا 7 باشەکە 6 تا 7 مستەمسەکت هەیە کە ئیمزات کردو بۆ من کە وەرت گرتووە 110 باقیەکەی کووە کێ بێ وەڵامیەوە بداتەوە ئەو وەری گرتووە چیت پێ کردووە ئەم سیستمی پترۆ دۆلارە ئێوە لە هەرێمی کوردستان بەکاری هێنن بۆ ئەو شارانەی کە نەوتی لێیە پەترۆ دۆلار خۆی ئەوان ئەمە شتێکی بچووکە کە کردیان بۆ ئەوەی میلەت ڕازیکەن ناحەی حەقیقیەوە هەموو پارەکەی نەوت تابعی میلەتە ئەبێت تەوزیعەکەن بۆ محافزەکان موجبی دەستور هەموو پارەکە ئەبێ ماعدا ئەوەی کە پێویستە بۆ ئیدارەی با بڵێن دیفاع ئەو شتانە باقی پارەی میلەتە ئەبێ مباشر تەوزیع بێ بۆ محافزەکان یاوەکو بۆ هەرێمەکان بەڵام ئەوەیان نەکردووە ئەو $1 ئەداتێ بۆەوەی ڕازی بکات لە بەسرە بۆەوەی دەنگی بۆ بدا باشە ئێمە شڵێن ئێمە حەقی ئەو $مان هەیە 3 ساڵە داوامان کردو لە موازنە داێنین نایدا ئەڵێ نەوتەکە نەداوە بە من هەمووی باشە ئەڵێ 6 تا 7,000 بەرمیلم وەرگرتووە وانە با بڵێن 6 تا 7 با نەڵێن 95 کرد بنووسینی با نەڵێن 110 باشە بۆ پارەی ئەوە نادەی وەری گرتووە فرۆشتوویەتی ئەڵێ ئەوەش حساب ناکەم بۆچی حساب ناکەم چونکە خۆم ئیدارەی ناکەم تۆ ئیدارەیەکی نایتەوە ئێمە خۆ بڕیاری خۆمان داوە ئەگەر نەیدەن ئێمە نەوتی ئیزافی ئینتاجەکەین ئەو پەرتۆ دۆلارە کە ماوە تەراکمی کردو نەیداوە ئێمە ئەو پارەیە لێرە دابین نەکەین بە وەزارەتی مالی ئەم ساڵ ئەو بڕیاری حکوومەتەوە بڕیارەمان داوە لە موازنەش ئیشارەتی پێتراوە باشە ئێوە بۆچی هەوڵ نادەن ئەو گرێبەستانەی کە حکوومەتی هەرێم دەیکات لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوە بەغدا ئاگدار بێ یاخود تەنسیقێک هەبێ لە نێواندا ینی ئەو تەنسیقە ئەوە گاداریە ئالەتیە ئالەتەکەن یاسای نەوت و غازە ئێمە دانیشتین خۆمان بەشدار بوون لە نووسینەکە ئەو ئالەتە جێبەجێ ئەکرێ کە اتفاقی هێنت هەبوو سیاسیت هەبوو هەروەها یاسایەکت هەبێ کە علاقەکە تەنزیم بکە بە قسە نابێ ئێمە محاولەمان کرد ئەچی قسەی لەگەڵەکەی فەرمو ئەمە شەریکەی ئەو ئیترا بۆ شەریکەی ناکەم باشە ئەمە ئەو عەقدەم ناوێ ئەمە بەم شێوە ئیشەکەین قبوڵی ناکەم بەبێ خۆمی ئیمزای کەم
ئەو ئەوەی بە مرکزی بێ بە دەست خۆی بە ئەگینات لەگەڵت دانانیشێ ئەوەی مشکلەکە ئێمە ئامادەین ئێستاش ئامادەین ئەو شەریکانە ئیشەکەن لە کوردستان خۆ بۆ کوردستان ئیش ناکەن بۆ هەموو عێراقیشەکەن کە نەوت کە بوو بە داهات دابێ هەمووی عێراقە ئێمە شتێکی گەورەمان کردووە سوودی هەیە بۆ کوردستان ڕاستە بەڵام بۆ عێراقیش سوودەی گەورەی هەیە بەڵام ئەوان ئەو گرێبەستانی کە عێراق دێکا گرێبەستی یان شەراکەیە یان خزمەت گوزاریە ببوورانی خزمەت گوزاریان بە کرێدانە بەڵام لە هەرێمی کوردستان شەراکەدا ئەوانەی کە ئێمە مشکلەمان نییە لە سیغەی عقد سیغەی عقد مهم نییە ئەوەی عێلاقەکە مهمە بینی کۆمپانیەکە لەگەڵ حکوومەت ئایا تۆ تەشجیع ئەەکەی کە ئێستسماری گەورە بکە و داهاتی زۆر بێنە و خازانجی زۆر بێنە بۆ حکوومەت و بۆ خۆشی یا وەکو دەستی ئەبەستی و نەتوانە ئیشەکە بکە خۆت خەسارەتی گەورەیەکە ئەوش خەسارەتەکە ئەو نمونەی عقدانە کە بەکارێن لە باقی عێراق خەلەلی تایە ئەوە لە من مەپرسە بچۆ لە شەریکەکان پرسەکە خۆیان ئیشەکەن ئایا بەدڵیانە ئەڵێننا ئایا تەسمانی گەورە ئەەکەی بۆ 5 ساڵ 6 ساڵ ئەڵێننا هەر ئەوە نەکەن کە ساڵی داهاتوو وەریەگرمەوە ئەوە زەرەرێکی گەورەیە بۆ عێراق بەڵام با بێنە سەر هینەکەش ئەو عقدانەی کردووە خەڵکی قەناعەت پێ کردووە کە ئیمزایکەن چونکە حقولی گەورەی پێداون منتجن ئەمانە هینی تیان نەماوە خەلەلی تیان نەماوە مجازفەی تیان نەماوە مشکلەکە کەمترە بەڵام ئەوەی کوردستان خۆی استشافیە ئێمە نەوتمان نەبوو کە ئەمە دەستمان پێ کرد 1000 بەرمیلمان هەبوو کەس بڕوای نەکرد ئەم شاخانە نەوتیان تیابێ لە خوارەوە ئێستا ئەومان دۆزیوەتە کوردستان سنتەرێکی عالەمی بۆ نەوت و غاز بەپێی ئەو نمونەی عقدەکە کردومانە باشە عێراق خۆی ویستی عینی تەجروبە بکە بۆ مناطقی استشافی لە سەحرای غەربی ئەوە پێیان وت فۆرتراند 47 شەریکە خۆی تەقدیم کردووە لە 12 منطقەی عقد بوو هەمووی فاشل بوو سیانی نەختێ شەریکاتی بچووکاتون کە وەریگرە ئەویش ناتوانێت ئیشەکە بکە بۆچی فاشل بوو نمونەی عقدەکەی خراپە شەفافیەتی تیان نییە عێلاقەکە خراپە مۆدێڵەکە خەلەلە سەر ناکەوێت لە هەمووی عالەمە ئەو نظامە ئێمە بەکارهێنین 95 وڵاتانی عالم ئەو نمونە بەکارهێنێ و ئەوانە سەرکەوتون ئەچیتە شوێنێ وەکو ڤەنزوێلا یا شوێنێکی سۆشیالیست با بڵێن هەمووی احتیکارە بەڵێ ئەو نمونەکەوان بەکارهێن لە خوارەوە هەیە کەواتە کۆمپانیا بیانیەکان ئەگەر ئەم عقدی شەریکایەتی نەبێت نایەنە هەرێمی کوردستان بۆ ئیستیکشاف من دڵنیا بە نایەنە عێراقیش بۆ ئەوە استشاف تۆ ئەڵێ مجازەفە بکەم چۆ بدوای نەوتا بگەڕە نیمە من نازانم نەوتی تایان وەکو حەقی کەرکووک نییە حەقی ڕومێلە کە کەشف کراوە بەلاین دۆلاری لەسەر سەرف کراوە من پێڵێم فەرمو بچۆ مجازەفەکە نەوت دۆزیەوە هەمووی هی منەمیش هینە دەدەمێ بەکرێت گرم دوایەوە ئەڵێ ناکە پارەکەمە دەیتێ کە مجازەفە ئەڵێ نا لەبەرەوە نایکەن چونکە ئەمە سیستەمێکە لە عالەمە معقول نییە قبول نییە شریکات قبولی ناکە ئەو شیرینی کە لە نەتیجەی گرێبەستەنەوتیەکانە وەرەگیرێت بە چی لێ دێت ئەچێتە سەر حسابی حکوومەتی هەرێمی کوردستان یاخۆت حسابێکی تایبەتی هەیە حسابی تایبەتی هەیە هی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ بەو شێوێ بەکاریە کە مەبەستە لە گرێبەستەکانە بۆ دامی بنەی تەحتیە مەکتەبە خستەخانەی قانووە هی ئەنفاڵ مەسەلەن ڕێگاوبانە ئاوە ئەو ئیشانەی پێکراوە لە کابینەی 5 و 6 و ئێستاش دەوترێ بەشێکی ئەچێتە سەر حسابێکی تایبەت لە بانکی کوردستان و ئەوی تریشی ئەچێتە سەر حسابێکی بانکی لە لەندەن بە ناوی جەنابتانەوە ئەمە بنای جەنابمەوە نییە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە بە ئالیەت داناوە بە موافقەتی حکوومەتی هەرێم خەتوەی یەکەم چونکە پارە بە وایرن ئەینێرن بە ئەلکترۆنی ئێمە ئالیاتمان نییە لە کوردستان تعامل بە ئەلکترۆنی بکە پارەی گەورە بێت و بڕوە خۆداگاداری ئێمە وەسیتێکمانەیە کە شەی طبعاً بانکێکی عالەمی یەکەمە لە عالەمە کە حسابی کردووە بۆ هەرێمی کوردستان بە ناوی وەزارەتی سامانسوزەکان ڕئیس وزەرا دایمەن ئیمزاکە یا ئەبێت دوو کەس ئیمزاکە ئەو پارەیە لەوێ تەحویل ئەبێ بۆ هەرێم لێرەش حسابی بۆ کراوەتەوە بە ناوی وەزارەتی سامانسوزەکان وەزارەتی حکومیە تایبەت نییە لەوێ ئەو پارەیە کە سەرفەکرێ مەشارەی بۆ دانرێ بە پێی ئەو مەشروعانە پارە سەحب بکرێ سەرفەکرێ
لوجانی هەیە سەرفەکرێ لە هەموو محافزەکانی کوردستان بۆ نمونە مەسەن مشروعی ئای گەورەمان تەواو کرد تقریبا 150-160 میلیۆن دلار بوو لە دهۆک سەرێکی لێ بدە بزانە نتیجەی ئەو مشروع چەنە بشە بۆ مەناطقی مەسەن گەرمیان 200 میلیۆن دلار سەرف کراوە لەسەر خانوو بۆ ئەوانێک کە زەرمەند بوون. کەواتەوە بەرهێنەر ئەتوانێت سوود لەم پارەیە وەربگرێ بۆ پرۆژەی ئیستراتیجی گەورە لە هەرێمی کوردستان وەک قەرز وەک نەخێر ناتوانین قەرز بکەینەوە شتانە ئەمە پارەی زۆر نییە وەلو بە مستەوای مەسەن ئێمە قەسە بکەین گەورەیە چەند سەدان مەلاینەیە بلیۆنیشی زیاتریشە ئەمە فقط مەبەستە بۆ بنیەی تەحتی بۆ مەناطقی ئاگدەکە یان وەکوتم بنیەی تەحتی و مەکتەبە خەستەخانە ڕێگەبان ناتوانانی بیکەی ڕەواتیبی پێ بدەیت شەریکات نایە کە بڵێ فەرمو ئەوە تا بچۆ ڕاتیبی چەند معلمێ بدە ئەڵێ فەرمەوە پارە بچۆ مەکتەبێ بکەرەوە بۆ ئەوە دانراوە لەبەر ئەوە ناچێت بۆ لە خەزینە بچێتەوە بەکاربێ بۆ دامی موازنە بۆ دانراوە شەفافە بە هەموو شێوێ دانراوە ئالیاتی هەیە من ئیشی من ئەوەی ئەو پارەی لە گرەبەستەکان کە دانراوە بێتە کوردستان تا ئەو حەدەمە سووری نێمە لەسەری چۆن سەرکراوە لوجانی هەیە کێ ئەوێ بیبینێت توانێت بچێ متابعی مشروعەکان باشە دەچمە ناوبڕێک و دەگەڕێمەوە ئازیزان ناوبڕێک و دەگەڕینە وڵاتان